بله بینران هەڵبەتە لە پڕانیە ڕێبەبراتکردن هاتنوچونێ لە هەرێما کوردستانی سیستەم هاتکە دیجیتالکردن سیستەم gelekî pêşketiya danîna kamîrên çavderiyê radarê bilindkirina astê karînên bêguman karmendên hatnûçûnê polîsên hatnûçûnê ciddiyetan li kontrolkirina şara an hêmayan heta hêberê xwebkirine li Iraqê li Bexda ku paytextê vî welatiye hêmayên hatnûçûnê nîne nebû piyade nebû otomobêla hêdî rewşa ye بێگومان بەراوردێکە زۆرە هەڵبەتە میێوانێکی هێژا هەیە بڕێز ئەمیت ئارام بورهان ڕێبەبەرێ گشتیە پۆلیسên هاتنوچوونا هەولێرێ ئەو نەهات ناوا هوڵە بێگومان یا ڕێبەبەراتی گەلمەدایە جەناب ئەمیت ئەم کاتە و باش هەرچەندە لە ئەسنا ئیشیش دای بەس پێمان خۆش بزیاتر باسی کاروباری بەڕێوەبەراتی هاتوچووی هەولێر بکەین خۆ دەزانی بەڕێوەبەراتی هاتوچووی هەولێر یەکێکە لەو دام و دەستگایانە کە زۆرترین لوتان لەسەرە زۆرترین قەرەباڵغ لەسەر هەیە ئێوە چۆن ئەتوانن ئەو هەموو قەرەباڵغە ئەو هەموو لودە کاروباری هاوڵاتیان جێبەجێ بکەن بە چ میکانیزمێک بەڵێ سەرەتا سپاسان دەکەین لە ئەو چاوپێکەوتنە بەڵێ بەڕێوەبەراتی هاتچۆی هەولێرێ دەکرێت بڵێن لە بە قەڵەباڵغترین بەڕێوەبەراتی هاتچۆی هەموو عێراق دەژمێردرێتن چونکە کارەکان بە شێوەیەکی سیستەماتیکی ڕێکپێک بەڕەوە دەچیتن ئەوەش دەگەڕێتەوە بۆ سپاسەوە لە دەستخۆشی لە بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێم دەکەین و بەڕێز وەزیری ناوخۆ کە ئەو ئامێر و ستەمانیان لۆ دابین کردینە بۆ ڕایکردنی ئیش و کاری هاوڵاتیان و بۆ کەمکردنەوەی ڕۆتین بەڵێ کەواتە بێگومان وەکوتوەتی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانی خۆشی بێگومان بە شێوەیەکی مەیدانی سیستەمی بە دیجیتالکردنی کردەوە هی بەڕێوەبەرەتەکانتان ئەمە تا چەند هاندەرێکە ینی بە سیستەمکردن و بە دیجیتالکردنی شێوازی ئیدارەکردنی کاروباری هاوڵاتیان لەلایەن بەڕێوەبەرەتەکە ئێوەوە ببوورە دەنگت باش نایەتن وتم بە دیجیتالکردنی شێوازی بەڕێوەبردننی مامەڵەی هاوڵاتیان لەلایەن بەڕێوەبەراتی ئێوەوە کە وەکو توشوتی قەرەباڵغترین بەڕێوەبەراتکە لەسەر ئاستی هەموو عێراق ئەمە تا چەند ڕێخوشکەر بوو کە ئێوە بتوانن زیاتر ئیدارەی ڕەوشەکە بکەن باشتر بە دڵنیایەوە ئەگەر ئەو سیستەمە و ئەو کەمکردنەوەی ڕۆتینە نەبایە بە دڵنیایەوە هاوڵاتێکی بەو ژمارە یەکزارە زۆرە سەردانی نەدەکردین ئێمە ڕۆژانە نزیکەی 2400 احتمالە زیاترش سەردانمان دەکەن لە گشت پارێزەکانی عێراق سەردانمان دەکەن بۆ تۆمارکردنی ئۆتۆمبیل یەکەم جار یان بەناوکردن لە هاوڵاتێکی بۆ هاوڵاتێشتر ئەوە وای کردیە کە ئەو سیستەمە بە شێوەی زۆر باش بەڕێوە بچیتن لەگەرەوەش ئێمە ڕۆژانە لەگەر بەرپرسی بەشەکان و هۆبەکان کۆبنەوە دەکەین و لە هەر ڕێنمایەکی نوێ کە بێتە پێشمان بۆ ئەوەی کە چارەنووسی لە بۆ چارەسەر لۆ بینەوە لۆ بەڕێوەبردننی ئەو کارانی ڕۆژانەی کە هاوڵاتیان سەردانمان دەکەن بەڵێ جەناب ئەمیت بەڕێوەبەرەتەکەتان لە ئێمە شەوە نزیکی ئازانی چەند قەرەباڵغە ڕۆژانە ئێوە ئەتوانن مامەڵەی چەند هاوڵاتی بەڕێوە ببن ئەمە ئامارمان لەکنە ئێستا حالێنەوە لە لای منە ڕۆژانە لە 2400 بەرەو سەرەوە مامەڵەی هاوڵاتیانمان دێتە پێش تاوی دەکەین ئەوە وەکو بەڕێوەبەراتی هاتچووی هەولێر کە تۆمارکردنی یەکەم جارە برێن ژمارە کاتیا پاشەوی تەحویل ملکیەمان هەیە ئاڵگۆڕکردنی لە ناوی هاوڵاتێک بۆ هاوڵاتی شکرکە کڕێن و فرۆشتین لەسەر کرایە لەگەرەوەش بەشی ترمان هەیە کە بەشی مۆڵەتە ئەویش بەشەی سەرچیە لە بەڕێوەبەراتی هاتچووی هەولێرێ ڕۆژانە نزیکەی 500 تا 600 هاوڵاتی سەردانمان دەکەن بۆ ڕایکردنی مامەڵەکانیان ئەویش بە شێوەی سیستەمێکی زۆر پێشکەوتوو مۆدێرن بەڕێوە دەچیتن بۆ دانەوەی یان نوێکردنەوەی مۆڵەت شۆفێریە ولی هەڵبەتە لە زاخۆ تا بەسرە خەڵکێکی زۆر سەردانی بەڕێوەبەرەتەکەتان دەکات کەواتە ئەو هاوڵاتکەنەی لە دەرەوە دێن
ئەکرێت بڵێن کە هەر ئەو ڕۆژە مامەڵەکانیان جێبەجێ دەکرێت؟ بەڵێ ئێمە فەرق و جوازی ناکەین لە معامەڵەی کە لە بەسڕە بێتن یان لە زاخۆ بێ یان خەرشاری هەولێری بیتن فەرق پێ ناکەین ئێمە بە هەمان ڕۆژ مامەڵەی هەر هاوڵاتێک کە سەردانمان بکاتن تەواو دەبیتن بەمەرجێک ئەگەر چ کەم و کوڕێکی نەبیتن لە ناو مامەڵەکەی و فەحس و هەزەی خۆی کردی بیتن بێنە پشکنینی کردی بیتن و پشکنینی PVI کردی بیتن یەکسەر کاتژمێرێک تا کاتژمێرەکونی و مامەڵەکەی تاوا دەبیتن. بەێ کەواتە آخر شوێنشمان ئەوەیە آخر جێگەمان بەشی تابلۆکانە لەوێن دەرێت تابلۆی لێت داتوە لە ناو کۆمەلگای هاتوچۆی هەولێر دەستە دەرێت. کەواتە هەموو خزمەت گوزاریەکان لە ناو کۆمەلگای بەڕێوەبەراتی هاتوچۆ دەستە بەرکراوە ئەنی پێویست ناکات شوفێر بەڵێ لە حتا بانقشمان هەیە هاوڵاتی کە دێتە ناو کۆمەلگا ناچتە دەرەوە بیستە شوێنشتر لەو چەکبڕینی بانقی هەمووی لە ناو کۆمەلگایە گەراجێکی گەورەمان هەیە بە جێگای هەزاران سیارە دەبیتەوە کۆمەلگامان هەیە لەوێن دەرێ کە ئیسینساخە فۆڕم پڕکردنەوەیە هەر هەمووی لەوێن دەرێت تاوا دەکرێتن دێتە ناو داهێنەوە. کەواتە بێگومان پاکێجێکیشمان هەبوو سەبارەت سیستەمی هاتوچۆ لە عێراق لە ناوەڕاست و باشووری عێراق بۆ نمونە لە بەغدا شوفێر گلەیی ئەوەکان حتا ئێستا هێمای هاتوچووی پیادە و شوفێر نییە کەواتە جیاوازی بەڕێوەبەراتی هاتوچووی هەولێر لەگەڵ ناوچەکانی تر چییە؟ وەکو خزمەتی جەنابتانم کرد ئێمە لەسەر ڕاستپاردەی بەڕێز سەرۆکی حکوومەت و بەڕێز وەزیری ناوخۆی هەرێمی کوردستان کە یەکەم ڕاستپاردەیان ئەوەیە کەمکردنەوەی ڕۆتینە و احتیمامدان زیاتر بە هاوڵاتی بۆ ئەوەی بە کەمترین کات بێتە ناو دایرەی و بە زووترین وەخت بستە دەرێ ئێمە ئەوانە ڕەچاومان کردیا و بە زووترین کات معامەڵی هاوڵاتی بەڕێ دەکەین ئەوەش دەگەڕێتەوە وچی ئارزی جەنابتانم کرد کە سیستەمەکی ئەلکترۆنی پێشکەوتومان هەیە لە شێوازی بەڕێوەبردننی معامەڵەی هاوڵاتیان و ئەکیدشم ئەوانەی سەردانمان دەکەن لە شارەکانی ناوەند و خواری عێراق ڕۆژانە سەردانمان دەکەن کە معامەلەکانی خەڵاس دەبیتن دێن دەستخۆشی لە حکوومەتی هەرێم دەکەن لە بەڕێوەبەراتی هاتوچۆی هەولێر دەکەن کەەوە ئیشەکانیان بە زووترین کات بەڕێوە چووە بە پێچاوانەی شارەکانی خۆیان کە بە مانگ سەنەوی دانەوە یان ساڵیانە دانەوە تاخیر دەبیتن ئێمە ئەو کێشەمان هەیە لە هەولێر هاوڵاتی سەردانی هەولێر دەکەن لۆ گەشت گوزار تێبینی دەکەین کە مەفرەزەکانی ما سیارەکانیان دەستگیر دەکەن لەبەر ئەوەی تابلۆیان پێوە نیە تەنها لەسەر قاغزەکی ئەیفۆر ژمارە تابلۆی ئۆتۆمبیلی خۆی دەنووسیتن و جامی وەدەنێ دێت داخلی هەرێم دەبیتن کە ئێمە پێمان سەیرە ئەو شێوازە لە بەغدا و لە شارەکانی تر بەڕێوە دەچێتن. کەواتە لە بەغدا لە شارەکانی تر تەنسیق بە ئێوە نەکراوە کە ئەوان چون بتوانن ئەزمموی ئێوە لەوێش بەکاربێنن؟ پێش چەمانگێک بەڕێوەبەراتی هاتوچۆی بەغدا بەڕێوەبەری گشتیان سەردانی هاتوچۆی هەولێری کرد سەریان سوورما کە لەو ئامێر و لەو ئۆتۆمبیل و لەو شێواز بەڕێکردنی هاوڵاتی کە لە شاری هەولێر بەڕێوە دەچیتن و تێبینیەوەش بە جەنابتان برێم لە هەمان شارەکانی یان بەڕێوەبەرەتەکانی هەرێمی کوردستان هاتوچۆی هەرێمی کوردستان بەڕێوە دەستن دۆ کەس دەیمانە ئیدارە سەربەخۆیەکان هەر هەمووی بە زووترین کات بەڕێوە دەچیتن لەبەر ئەوەی سیستەمەکی یان ڕێنمایەکی وحەدە هەر هەمووی لە وەزارەتی ناوخۆی کە دەرێتن 100% جێبەجێ دەکرێتن. ولی برێز عەمید ئارام بورهان ڕێبەرێ گشتی پۆلیسین هاتن و چوون هەولێرێ گەلێک سپاس جەنابی عەمید